من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، مانگی ڕەمەزان مانگی بەخشین، مانگی هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران، مانگی گەیاندنی پەیوەندی دەوڵەمەند و هەژارەکان، مانگی فرمێسک سڕینی منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان، مانگی ئاوەدانکردنەوەی سفرەی هەژارەکان. ئەم جارەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆ ئەوەی بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە شارۆچکەی چەمچەماڵ دەیەوێت 150 خانەوادەی هەژار و نەدار منداڵی بێباوک و خاوەن پێداویست تایبەت بە خۆراک بەسەر بکاتەوە. ئەو خۆراکەی کە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە دەرەگەی نووسنگەکانی بەخشینەوە ئاڕاستەمان دەکرێت. ئێمەش کۆی دەکەینەوە و هەرجارە و پرۆژەیەک پێشکەش بە هەژاران و نەداران دەکەین. بابزانین لاڵقەی ئەمڕۆدا چۆن ئەتوانین خەڵکانێک دڵخۆش بکەین بۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە پرۆژەی دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران. پێشێکی بەخێراتتان دەکەین. زۆر سڵاو و ڕێزمێ بۆ ئەوانەی کە هاوکاریمانەکەن، دەستخۆشییان لێەکەین، ڕەبی نمونەیان هەر زیاد بێ. زۆر ینی زەرور بوو بۆ ئەمەی کە بۆ هاوکاری ڕەمەزان کە هاوکاریمان کە خێریان بنووسێت، ڕەبی نمونەیان زیاد بێ، خوا دەزای خێریان بدات و ئینشاڵڵا وابزانە ئینشاڵڵا خێریان بنووسێت لەم دنیاەوە دنیا بداتە بەر قیامەتیان. ئینشاڵڵا نمونەیان هەر زیاد بێت و ئەو هاوکاری هەر بەردەوام بێ ئینشاڵڵا، کە زۆر فەقیر و دەرامەت زۆرە لە شاری کوردستانە. كمان داميتن هك بهر زوري بيت دسيان خوش ومالين أنا بخواز زي خير يوم داتو إن شاء الله. طبعا أواني كبي باكن أواني كمان دامن أواني كدسيان نارو زور بيخوش حاول. طبعا شوني كان بقريتك نبون بن أو جيك يا بقريته إن شاء الله. إن شاء الله خوا أوي هر كسي هاوكاري ماني كدوا خوا هاوكاري كلام دنيا ولا دنيا نمونيان زياد وتو يعني بخشينا هاي برنامج إن شاء الله. زور ممنوني مالين عوابي. خوا بتان بەخشی بە قوربان کەناڵەکەیشتانین، یارمەتی خوشک و براوەدەن، فەقیرین، نەبوونین، بێوەژنین، لێقەومیاین، سەلی شەویاین. ئیساش کرد ئێوە لە خوا بەزای بوونەتە براو بوونەتە کەس بۆ ئێمە و مەمنونتانین و دەست خۆشیتان لێ دەکەین. خوا ڕازابوونی دڵتانی و خوا بە دڵی خۆتانتان لێ لا بکە. فەقیر زۆر داماوە، یەکێکیان منم کەسی ئیشم بۆ بکە، هەم لە خانە شڕێکە بۆ خوایە نە کارەبام هەیە، نە مۆلیدەم هەیە، نە ئاوم هەیە، لە مامان ئاو تێرم. ئەوەی یاری منەدا منمنی کەناڵەکەیم و منمنی ئەو کەسە و ئێمەی نووسی. خوا لە هەردوو دنیا ڕۆشناییتان بداتێ، برنجمان بواتەوە، شەکرمان بواتەوە، ڕۆنمان بواتەوە. ئەمە زۆرە ئێمە لە بازاڕ بیسێنی، بۆ ئێمە زۆرە، بۆ فەقیر زۆرە. ئیتر خوا و پێغەمبەر ڕەحمەتان پێ بکە، خوا بە دڵی خۆتانتان لێ لا بکە. من کەناڵەکەتانی دەستخۆشیتان لێ دەکەین. خوا و پێغەمبەر ڕزگاری دنیا و قیامەتتان کە هەر لە مامۆستاتان و هەر لە نووسینتان و هەر ئەو کەسەیەوە بۆ ئێمەی ناردە مەمنونی دەست و چاوی. پێشەکی بە خێراتتانەکەین بەرنامەی بەخشین بۆ شاری چەمچەماڵ، دەستخۆشی لە هەمووتانە و کارمەندانەکان دانەکەین و بەخێرمیان خەسەر چاو. اینجا پێشەکی نازانم لەکوێ دەست پێکەوە، کێشەی کەمەنداڕان و این ئەوەنە زۆرە نازانم لەکوێ دەست پێکەین. ئەو کەسانی کەوا کرێچین و بەس مەعاشی خاوەن پێداویستی تایبەتی هەیە،
ئەوە زۆر بە هین ناکە، بەشی بژێوی ژیانی خۆی ناکە. گەورە پاداشتی هەمووتان بداتەوە، پاداشتی ئەم هاوکاری ئەم دەکەم دەرامەتوی نەکەن و ئەمجارە خێرێکە و خوش پێی خۆشە و ئەوانش پێیان خۆشە. ئیشەڵا خوا بە 1000 بۆتان ئەنووسێ ئەوانەی یارمەتی ئەمانە ئەدات. خوای گەورە پایەداریان کە و یارمەتیان بدا و ڕەحمیان لێ بکە هی هەمووتان، هی ئەوانەی کەوا یارمەتی ئەوەدا، هی ئەوانش کەوا یارمەتی ئەوانەدەن. خوای گەورە پاداشتان بداتەوە و ئیشەڵا خوای گەورە هیچی لێ گوم نییە و خۆی لێوە دیارە. ئەوەی دڵی یەکێ خۆشکە لەخوا معلومە کە چەندێ خوای کە تەنێت پێی خۆشە و کە جەنێ دڵی خۆشەوێ. ئێوە یارمەتی کەم دەرامەتی وا هەیە سێ یارمەتیە دەڕەنگە ئینی هیچی هیچ بەدەستەوە نەبێ، ئەوە مەگەر خوا بزانێت چەندێ پێی خۆشە. ئیشەڵا پێی خۆشە بێ و ئیشەڵا خوای گەورە یارمەتیتانەدا و پایەدارتانەکا و بە ڕەحمەت لەگەڵ هەموومان نابێ بۆ خاتیر ڕەحمی خۆی. خوای گەورە هیچی لێ گوم نییە، ئێوە لەبەر خوایە. هەیە زۆر کەم دەرامەتە ئیمڕۆ ئەوە کەیتری کەوا ساغ و سەلیمە بە دەگمان ئیشی دەسەکەی و کەتا جاوەی لەوە کەم ئەندامی وەی لەوە هیچ بەدەستی و نەبێ، وەی لەوە کرێچی بێ و وەی لەوە خاوەن هەتی و بێ یان نەخۆشی بێ، ئەوەی چۆن ئەگەر ئاوا خێرخوازێ یارمەتیان نەدا چۆن ئیشەڵا خوای هیچی لێگم نییە. بسم الله الرحمن الرحيم. دیارە ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی چەمشەماڵی دەستگای بەخشین سوپاس بۆخوا بە هاوکاری دەستگای بەخشین و خێرخوازان توانیمان لەم شارەدا 150 سەبەتە خۆراک دابەش بکەین بە سەر خەرچی هەژار و نەدار و کەم دەرامەتی سنوورەکەدا. دیارە ئێمە لێرە گوڵەچنێکمان کردو لەو هەموو هەژارەی بێگومان سنووری چەمشەماڵ هەژارێکی زۆری تێدایە، بەڵام ئێمە توانیمانە 150 ناو دیاری بکەین کە هەژارترینی سنوورەکەن لە کەم ئەندامان و بێباوکان و هەژاران و کرێچی و خەرچێک، ینی ئەنواع خەرچی هەژار و کەم دەرامەت. و بە پێویستی دەزانم لێرەوە دەستخۆشی لە یەکێک لەو خێرخوازانە بکەم کە تایبەت لە چەمشەماڵە جگە لەم 150 سەبەتە خۆراکی تری بۆ دابین کردین کە دیارە ئەویش بەرنامەکانی بەخشینی بینی بوو، دەستخۆشی ئەکرد، داوای ئەکرد کە ئەو کارە بەردەوام بێ. و ئێمە لێرەوە داوا لە خێرخوازانەکەین کە بەڕاستی هەنگاوەکانی ئێوەیە کە ئێمە بتوانین ئاها سەربەرزانە هەژاران بەسەر بکەینەوە، بۆیە بەردەوام بن، ماندوو نەبن، چونکە خوای پەروەردگار بێگومان ئەو سەدەقاتانەی کە ئیکەن بەرەکەتی تێەکە و زیادی ئەکا. بۆیە کە لێرەوە ئەڵێن مسلمانان ببەخشن تا بەخشین بەردەوام. ئێمە ئەمڕۆ لە شارۆچکەی چەمشەماڵ لە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەم ساڵ بڕیارمان لا بوو کە 150 خانەوادە لە شاری چەمشەماڵ بەسەر بکەنەوە بە پێدانی سەلەی خۆراکی. ئێستا کە ئەبینن خەریکی دابەشکردنی ئەو خواردنین ئەو بڕە خواردنین بەسەر ئەو خەڵکەدا دیارە ئەو خەڵکەش لە هەژار و فەقیر و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندام و
ئاوارە و هەموو جۆرێکی تایەکە سواز بەخوای گەورە توانیمان ئەمڕۆ ئەم 150 خانەوادەیە بەسەر بکەینەوە بە هیمەتی خێرۆمەندان و خێرخوازانی دەرەوە و ناوەوەی هەرێمی کوردستان بۆیە هەمیشە و دایم دوعای خێران بۆکەین و دەست بە دوعاین بۆیان خوای پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەنیانەوە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیانەوە خوای پەروەردگار خۆیان و ماڵ و مناڵیان حیفزکا و پارێزێ و خێر و سەدەقەکانیان ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانە بە چەند قات پاداشیان باتەوە هەموو لایەک ئینشاءڵڵا سەربەرز و سەرکەوتوو بکە و داواکاری وەک هەموو وەختێکە وتومانە هەتا خێرۆمەندان و خێرخوازان زیاتر بەخشن ئێمە ژمارەیەکی زیاتر خەڵکی بەسەر دەکەینەوە لە هەموو چین و توێژەکان هەتاوەکو بتوانین بۆ بەرە جەژنان دڵیان خۆش بکەین ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. ئێمڕۆژ بە هاوکاری و دەستباری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندە توانیمان لە قەزای چەمچەماڵ 150 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویست تایبەت بەسەر بکەیتەوە بۆ ئەوەی سفریان ڕازاوە بێ و بەشێک لەو ئازار و مەینێتەی کەوتۆتە سەرشانیان بۆیان سوگ بکەین بۆیە کاتێک تۆی خێرخواز و بەخشندە پڕ بە دڵە میهرەبانەکانت بەبێ ئەوەی ئەو هەژارانە بناسی لە ڕێگەی نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەبەخشیت دڵنیا بە بەربوومەکەی بەم شێوازە ئەبێت بە دوعاکانیان دوعاتان بۆ ئەکەن و داواکەن لە خوای پەروەردگار دوور بن لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و ناخۆشی بۆیە هەمیشە دڵتان خۆش بێت کاتێک ئێوە ئەبەخشن هەژاران و نەداران دڵیان خۆش دەبێت و سفریان ڕازاوە دەبێت مانگی ڕەمەزانی پیرۆز بەرەو کۆتایی ڕات بۆیە بە بەردەوام هاوکاریەکانتان بگەین نە هەژاران و نەداران بۆ ئەوەی هیچ نەبێت لە جەژن دڵیان خۆش بێ و ئاسو دەبن تا پرۆژەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.